ئێمە وەکو نەتەوەی کورد زۆر چاک دەزانین دەردی مەزلومیەت چۆنە، زۆر باش دەزانین ئازاری مەزلومیەت و ستەمدیدەیی، ماڵوێرانکران و ماڵ بەسەردا سووتێنران و دێهات ڕاگوێزران و دەربەدەرکران و ناچاری کۆچ و کۆچبارکران چۆنە. بۆیە زۆر شایستەی ئێمەیە وەکو گەلێکی موسڵمان لە هەموو ئاستەکاندا هاوخەمی و هاودەردی لەگەڵ هەر مەزلومێکدا دەرببڕین لە هەر گۆشە و کەنارێکی دنیادا. جاگەر موسڵمانانن لە هەرێمی ئەراکان لە میانمار، ئەگەر ناموسڵمانانن لە هەر شوێنێکی دیکەدا، ئێمە وەکو میلەتێکی موسڵمان کە بەشێکن لە ئومەتی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام، یەکێک لەو بەها بەرزانەی کە شانازیان پێوە دەکەین ئەوەیە کە دەبێت لەگەڵ مەزلومدا بین و دژی زوڵم بین. مەزلومەکە هەر کەسێک بێ و زاڵمەکەش هەر کەسێک بێ. ئێمە وەکو ئەهلی ئیسلام دینەکەمان ڕێمان نادا ئیعلانی دژایەتی بکەین بەرامبەر بە خەڵکێک لەبەرەوەی کە کەمێکیان دژایەتیمان دەکەن. بوذیەکان زیاتر لە ملیارێک بەشەرن. ئایا ئەو ملیار بەشەرە هەمووی خڕبۆتەوە بۆ دژایەتیکردنی مسڵمانانی ئیقلیمی ئەراکان لە بۆڕما؟ نەخێر، ئەوە ڕژێمی بۆڕمایە کە بەداخەوە سەرۆکەکەشی ئافرەتێکە کە کاتی خۆی خەڵاتی نۆبڵی ئاشتی پێدراوە لە ساڵی 1991 کە ئێستا لە بەریتانیا خۆپێشاندان و ئیمزاکۆکردنەوە دەکەن بۆی ئەو خەڵاتەی لێبستێنەوە، چونکە خۆی کردە بە کەڕەی شەربەت لەو هەموو زوڵمەی کە لە وڵاتەکەیدا دەکرێت لەو کەمینە مسڵمانە. کەواتە ئێمە دەبێت ڕووی ڕەخنەمان لەو کەسە بێ کە زوڵمەکە دەکات و ئەوەی کە تەییدیشی دەکا و ئەوش کە لێی بێدەنگە.